وای کچە جوانەکەم وای ماشەڵڵا ماشەڵڵا کوی کچەکەم باش داخۆ لەگە مەکتەبێکوی باش بابا ئەدیدایە لە چێیە لە ژۆرەیە لە ژۆرەیە ئەدی لۆ هەمشۆش کچەکەم چ بووە بابا دابرێ کچم چ بووە پورە هەزار هاتیە ئەی خوایە لە دەست ئەو ژنەی من دەزانم ئاخیری شێتم دەکات دایە چی بووە دەبڵێ ئەوە باوکمە زۆر تووڕەیە نەرمین ئەوە چ نەبین ها وەرە وەرە هەتێرە وەرە بەسەر من وەرە ئەگەڵی بێ وەرە نەرمین هاجر چ دەکەن لە ماڵی من ئاسۆیە نای باشە لێرێتە ماڵی من ئەم چەند جار بەتم گوت ئەو ژنە نەخۆشە نەیەتە ماڵی من براهیم وا مەڵێ ئەگوێ لێ نەبێت گوناحە کەیفی خۆتانە نەرمین بە خۆت دەزانی ئەمن 3 ڕۆژ لە ئیشێمە 3 ڕۆژ دێمەوە ناو ماڵی خۆم یاعین دەتەوێت ئەو 3 ڕۆژە ئەم لە ئیسراحەتیدا نەبم ئیبراهیم گوناحە لە شەڵتەرش لە خۆیان نەگرتووە ئەی چی لێ بکەم بیکەمە دەرەوە لە ماڵەکە یاعین لەوێش دەریا کرد خوشکی منە چی لێ بکەم من نەرمین چۆن توام دەست بەرداری بم نەرمین تەلەفۆنەکی لۆ شێرزادی برات کە ئەوی خۆی زۆر بە پیاو دەزانی بابێ خوشی خۆی باتەوە ماڵی خۆیان دیارەتەی پێم نەوتی لە خۆی ناگرن ئەوان ئەی منیش بیکەمە دەرەوە نەرمین ئاخی دەرفەتت پێ دەدەم کە ئیبراهیم ئاخی دەرفەت ڕۆژە لێرە بێت هەتا وەزعەکەیەک لایە بێتەوە توخوا قبوڵم نییە ئەو ماڵی خۆمە دەمەوێت ئیسراحەت لە ماڵی خۆم بکەم جا لە من ڕابگرا ئاخی دەرفەتت پێ دەدەم نەڵێ ئیبراهیم پیاوەکی خراپ بوو یان حاجەری خوشکت یان ناتوانم ئەمن دەڕۆم ئیبراهیم توخوا بە ئەم چەند ڕۆژە لێرە بێت بۆزدا دەستم بەردا توخوا ئیبراهیم نەرمین ئاگامنت خۆش دێ بڕۆ حەلێک لەو مۆزوعی ببینەوە یان ئەمن یان ئەو خوشکە ئەمڕۆیش وا ئیبراهیم بۆزدا ئێ من چی لێ بکەم و لە خوێنی منە لە گۆشتی منە من چۆن نەتوانم کەیفی خۆتە دایە چی بوو باوکم ڕۆی بەڵێ ڕۆی دایە تۆ بۆ پورە هەزار تینەوە ئێرە باوکم بە یەکجار ڕۆی ئەو قسانە نەکەی ئەو پوری تۆیە حاجەرگیان تاو مەترسە هیچینێکیانی من مەترسە خوشکە جوانەکەم ئەم کاتت باشا ئیبراهیم کاکزانە بەخێر بێ زۆر سپاس تازە لای بەڕێوەەر بووم وتی کاک ئیبراهیمە ماوەیە کەمی ئاگاتان لێ بێت چێشت هەیە زانە کەس ئاگەی لە دەری کەس نییە براکەم سەری خۆتان بۆی مەشغوڵ مەکە باشە باش ئەگەر کێشەیەک هەیە بۆی بتوانم یارمەتی دەم شتێک بێمە بکرێت زانە وەچی پێم گوتی ئەوە کێشەی خۆمە لەمە پاش ئەمن هەموو ڕۆژانی هەفتە لێرە دەوام دەکەم ئۆفم نەما چونە ماڵێ نەما باشە ئەی باشە خاوەنی عایلێ تۆ چۆن نتوانیم ڕۆژ دەوام بکەیت زانە ئەگەر عایلەبی لا حول ولا قوة إلا بالله باش تخوا قسەم پێ مەکە بەس تکایەکم هەیە کە لێرە دەرچووی بڕۆکن کاک ئاریانی پێ بڵێ کاک ئیبراهیم دەڵێ لەمە پاش نەسە سەری شەکانی من هەر بە خۆم ئیشرافی هەموو ئیشەکان دەکەم باشە باش بش بۆرە بێزارم کردی کاک ئیبراهیم نەڕۆمە سەر مەخزانەکانی عەلوە بڕۆ دەمێ ئەو ڕۆکە زەردەکان هەموو تەواو بی هیچ ئیشەکمان نەمێ لە مەخزەنی باشە زۆر چاک بڕۆ ئێستا خوشکە جوانەکەی من هاجەرگیان
دەی هاجر لە بەخاتری من دەی قوربان دایە چیە؟ ئیشکم پێدا وەرە بزانم ئیشی چی؟ نابا بچینە دەرەوە ئێستا وەختی وەیە نابینی نانێن بە پورە؟ دەمەوە شتێک پێ بڵێم باشە دەی ئێستایەمەوە هاجر گیان کچم بڵێ دایکە ئێمە دەڕۆن لای واکەم چی؟ باوکتی چی؟ ئەخە ئێمە غەریبی باوکمان دەکەین جا باوکی لە شوێنێکی وایە هەتا بیری بکەی دانیشندەی سەعیەکەتان بکەن ئەخە ئەم قسانە دایکە نەبیستمەوە ئێمە جارێکی بیرمان کە دانیشە وتم یاڵە دەی سەعیەکانتان بکەن دانیشە جارێکی کە گوێم لەو قسانە نەبێتەوە ها بڕۆن دەی لاچن لە بەرچاوم هاجر گیان گیانەکەم هیچ نەبوو مناڵەکانن تۆزە هاروواجیەکەن دێوەرە نانەکە بخۆ دەی دەیانی من دەی هاجر قوربانی خوشکی خۆم